ئازیزانی کورسات مەگەزین دووبارە سلااوان لەبێت ئێمە بەردەوامین لە پێشنگینە دەوڵەتی کتێب لە شاری سلێمانی میوانێکی دیکەمان هەیە لەنێو پێشنگاکە کە ئەویش هیوا قادرە کە بەڕێزیان ڕۆمانوس شاعیر هەروەها لە هەمان کاتیشا وەرجێرن کە کۆتا کاریشان بوو مەلێڵ کە بەڕێزیان کاری نووسینیان بۆ کردووە کە ئەویش ڕۆمانێکە بەرهەمێکی زۆر جوانە لەم کۆتاییانەیە ئەم بەرهەمەی بڵاو کردوێتەوە کاکیوە ئێوارەت باش بێت و سلااوت لەبێت زۆر خۆشحاڵین کام ئێوارەی لە کورسات مەگەزین لەنێو پێشنگاکەەوە لەگەڵمانیت زۆر سپاس بۆ توش کاکیوە یەکەمی پرسیار بەوە دەست پێەکەم فێربوونی زمانە جیاوازەکان یاخود گرنگی فێربوونی زمانە جیاوازەکان بۆ تاکەکان چییە بۆ کەسانی کە خوێنەرن بەتایبەت بێگومان تۆ فێربوونی زمانە جیاوازەکان ینی ئەو پرسیاری تۆ ماباتە سەر هونەری وەرجێڕان بێگومان وەرجێڕان یەکێکە لە کردە زۆر گرنگەکانی مرۆڤایەتی کە وەرجێڕان دەتوانێت ئەدەبە لۆکاڵیەکان کا بە ئەدەبی جیهانی واتە لە ڕێی وەرجێڕان و لە ڕێی زمانی ترەوە تۆ توانی بگەی بە کولتور و بیرکردنەوەی ئەو کۆمەلگایانەی کە دەستت پێیان ناگات هەموو ئەو کۆمەلگا ئەکتیڤ و تایبەتانەی کە خاوەنی پرسیارن ئەو کۆمەلگایانن کە هونەری وەرجێڕان بێ ئەندازە باڵایەتیانە خۆشبەختانە لە ماوەی ئەم 20 ساڵی دوای ڕاپەڕینە وەرجێڕان لە دنیای کوردیا پێشکەوتنێکی زۆر باشی بەخۆ بینیوە ئەمە ژواکە کە ئێمە بتوانین لە ڕێی وەرجێڕانەوە بگەین بە کولتورەکانی تر و خەیاڵ و بیرکردنەوەکانی تر کاکیوە تاوەکو چەندێک کتێب یارمەتی دەرە کە بتوانێت مشکی ئێمە فراوانتر بکات بۆ خوێندنەوەی شتەکانی دەوروبەرمان ئەو شتانی کە لە دەوروبەری ئێمە ڕۆیە ئایا کتێب یارمەتی دەرە بۆ ئەوەی کە بیرکردنەوەکانمان فراوانتر ببێت بێگومان کتێبێکێکە لە داهێنانە زۆر تایبەت و نازدار و جوانەکانی مرۆڤایەتی کە توانێت لە پاڵ هەموو داهێنانە گەورەکانی ترا شانەزی پێوە بکە تۆ لە سەر قەنەفەکەی خۆت لە ماڵەوە دانیشتوت و کتێبێکت بەدەستەوەیە لە ڕێ و کتێبەوە تۆ گەشتێک بە دنیایەکەیت و هەر لە ژوورەکەی خۆتایت و ئەگەڕێیتەوە دوای چەند سەعاتی هەستەکەی تۆ دەست گەیشتووە بە کۆمەڵی دنیا بە کۆمەڵی کولتوری جیاواز کە پێشتر ئاشنا نەبوون بۆت واتە تۆ لە ڕێی کتێبەوە ئاستی زمانت فراوانەکەیت لە ڕێی کتێبەوە خەیاڵت فراوانەکەی لە ڕێی کتێبەوە گەی بەو دنیایانەی کە درکت پێ نەکردووە یا تێڕوانینت بە جۆرە لە جۆرەکان دەستکاریەکە بێگومان کتێبێکێکە لە داهێنانە زۆر جوانەکان بۆرخیس زۆر جوانی وتووە کاڵێ ئەگەر بەهەشت کتێبخانەیتیان نەبێ بەهەشت نییە کاکیوە چەند کتێبێکمان هەیە یاخود چەند با بڵێن شاعرمان هەیە کە بەڕێسان شاعری شەنووسن لە هەمان کاتە کاتێک کاری وەرجێڕانی بۆکەی هەندێک جار وا تا ڕەسەنەکەی خۆی لە دەستەیە ئایا ئەمە بە بۆ چوونی تۆ شتێکی باشەکە کاری وەرجێڕامکەی بۆ ئەو شتانی کە واتە ڕەسەنەکانی خۆیان لە دەستێن خۆی ڕاستیە کۆمەڵی تێڕوانین هەیە بۆ هونەری وەرجێڕان قورسترین وەرجێڕان لە هونەری شعرە شعر ڕەنگە یەکێ بێ لەو کایانەی کە بێ ئەندازە قورسە وەرجێڕانی لەبەرەوەی شعر جۆرێک لە جۆرەکان چڕکردنەوەی زمانە و چڕکردنەوەی ئەو خەیاڵەیە کە شاعرەکە بیری لێ کردوتەوە کاوێ بیگەێنە و گەیاندنی ئەمە لە زمانێکی ترەوە کە ناڵێن مەحاڵە بەڵکە کارێکی بێندازە قورسە لە چاو کایەکانی وەکو چیرۆک و ڕۆمان و فکر و فەلسەفەوانە بێگومان ئێمە لە ڕێی وەرجێڕانەوە توانیمانە دەستمان بگا بە ئەدەبی دنیا لەبەرەوە هەمومان قەرزاری وەرجێڕانین هیچ کۆمەڵگەیەک نییە قەرزاری وەرجێڕان نەبێت تۆ لە ڕێی وەرجێڕانەوە ئەوی ترە ناسی بەبێ وەرجێڕان ناتوانانی بیناسی بۆیە تەمەناکەم ئەو بزوتنەوە وەرجێڕانە کە لە دنیای کوردایە هەوڵ بدایە وەرجێڕانی پێچەوانە بکە واتە ئێمە تەنها ئەدەبیات و فکر و فەلسەفەی دنیا وەرنەجێڕین بۆ زمانی کوردی بە پێچەوانەوە لە کوردیەوە بیکەین بە زمانەکانی تر لەو ڕێیەوە ئێمە ئەو ئەدەبە لۆکاڵی کە هەمانە لە ڕێی هونەری وەرجێڕان و یکەین بە دەبێکی جیهانی هەر بۆیە لەم 10 ساڵی ڕابردووە بەشێکی زۆری ڕۆمانە کوردیەکان و ئەدەبی کوردی لە ڕێی وەرجێڕانەوە
پێشوازێکی زۆر باشی لێکرا و دنیا توانێت ئەدەبی کوردی بخوێنێتەوە لەبەرەوە ئێمە بۆ ئەوەی ئەو وێنە تەقلیدیەی ڕابردوو ساڵانێکی زووە کە وێنەی ئینسانی کوردی پێکەن کە ویژ ئینسانێکی چەک بەدەستە لە بناری شاخێکایە و پیاوێکی یازایە ئێمە بێ لە ڕێی وەجێڕانی ئەدەبیاتی ئێمەوە ئەو وێنەیە تێک بشکێنی واتە بە دنیا بڵێن ئێمە خاوەنی ئەدەبیاتێکین کە قابلی خوێندنەوەیە و لە ڕاستیشە ئەدەبیاتی ئێمە هێشتا بۆ دنیا کەشف نەکراوە بەرەو خاوەنی ئەدەبیاتێکین کاکرێ خوێنەرانێکی زۆر بە ملیۆنان خوێنەران لە دنیا لە دەوری کۆبکەینەوە زۆر باشە کاکیوە ئێستا بەرهەمێکت لەبەردەستی منایە بەرهەمەی بۆ مەلێڵ بەڵام جارە پرسیاری ئەمەد لێ ناکەم پرسیارێکی تۆزە قورسە لێکەم هەڵبژاردنێک ئەخەمە بەردەستی تۆ لە بینی ڕۆمان شەعر هەروەها وەرجێڕان ئەگەر ئەم سیانە هەبێت لەبەردەستی تۆە بتوانیت تەنهایەکێکیان هەڵبژێریت کامان هەڵبژێریت ئەزانم قورسە ئەگەر بتوانانی شاعرێکی باش بێتوانی هەموو ئەوانەی تریش بیت کەواتە شەعر بێگومان لەبەرەوەی هونەرێکی بێندازە قورسە و هونەرێکی بێندازە جوانیشە کاتێک کە تۆ زاڵ بووی بەسەر زمانە و توانیت بنووسی و شاعرێکی باشبی بە جۆرە لە جۆرەکان توانیت لە کایەکانی تریشە ئاسانتر کار بکەیت کەواتە ئەنجا بابینە سەر باسکردنی ئەم بەرهەمە نوێت بوو مەلێڵ باسێکێن بەرهەمەشمان بۆ بکە ڕۆمانی بوومەڵێڵ پێشوەخت مانای بوومەڵێڵت بۆ باس بکەم بوومەڵێڵ ئەو کاتەیە لە کاتی نیوەشە و کازیوە بەرەبەیانە کاتێک هەیە کە پێڵێن بوومەڵێڵ لە نێوان سعاتی 3:04 ئەو ناوم بۆیە هەڵبژاردووە چکۆ کۆی ڕۆمانەکە باس لە کارەساتی ئەنفالەکات بەشێکی زۆری قەتوعامەکان و دروستکردنی گۆڕە بە کۆمەڵەکان لە خواری و عێراقا لەو کاتەیە بووە بۆیە ناوم ناو بوومەڵێ ڕاستیە ئەم ڕۆمانە بۆ من هەم خۆشەویستیشە و لە هەمان کاتیشە خەمبارترین تێکستێک کە تا ئێستا نووسی بێتم ئەم ڕۆمانەمە لەبەرەوەی من وەک نووسەرێک بە جۆر لە جۆرەکان ڕاستە تۆ کە ساعتەکان خۆت دروستەکەی لە خەیاڵی خۆت و فیکشنی و ئەوەیە بەڵام ئازارەکانی بەرتەکەوێت لەگەڵ یانە ئەکوژرەی لەگەڵ یانە ئازارە چێژی لەگەڵ یانە هەز بە تەناییەکەی بۆ ماوەی هەژنۆمانێک کە منەوە ڕۆمانم نووسی تاو تاریک بووبووم بەڵام ئەم ڕۆمانە بە دیوێکیشە گرنگەکەیەوەیە کە کۆی ئەو تراژیدیایە جێڕێتەوە جایەکێک لە هەرە قورسترین کارێک کە ڕۆمانوسێک ڕوبەڕوویە بێتەوە ئەوەیە کە تۆ بیت باس لە کارەساتێکی گەورە بکەی کارەساتێک کە لەسەر زمانی هەمووانە ئەو کاتە تۆ کەویتە بەردەمە لەنگاریە کە ئەبێ زمانێکی تایبەت هەڵبژێری ئەبی تەکنیکێکی وا هەڵبژێری کە قەناعەت پێکەر بێ کە تەواو جیاواز بێ لە خەیاڵ و بیرکردنەوەکانی تر بۆیە من هەوڵم داوە ئەوەندەی کە پێم کرابێ ئەو چیرۆکانە جاری کە دروست بکەمەوە بۆ نمونە ئێمە تراژدیای هۆڵۆکۆستمانەیە کە زیاد لە 60 ساڵ زیاترە سینەما لە هۆلیوود لە وڵاتەکانی تر بەردەوام لەسەر هۆڵۆکۆست چیرۆک بەرهەمەهێنەوە بۆ یەکرێ ئێمەش بتوانین ئەنفال تەنهاوەک ئەوە نا کە ڕوویداوە بجێڕینەوە بەڵکە بتوانین ئێمە چیرۆکی تر لەسەر و کارەساتە بەرهەم بێنینەوە ئێستا چ بەرهەمێک هەیە کە جگە لە بوومەلێڵ بە نیازیت لە داهاتووە بڵاوی بکەیتەوە هیچ کتێبێک هەیە لە بەردەستی خۆتا کە بە نیازبی خۆت و سەربیت نەکاری وەرجێڕانی بۆ بکەیت بڵاوی بکەیتەوە باس لە پرۆژەکانم ناکەم تا تاڵ نەبن بەڵام لە پێشانگەیم ساڵە سێ کتێبی تازەمەیە بوومەڵێڵ وەک ڕۆمان هەڵبژاردەیەک لە کۆ شارەکانم زایدەن بەشی سێمی سێبەری بە کە ناوی زیندانی ئاسمانە سێبەری بە نووسەرێکی کەتەلۆنی نووسیوێتی ناوی زافۆنە ئەم ڕۆمانە پێش 25 ساڵەوە بەر پڕفرۆشترین ڕۆمانی دنیا بوو من خۆشەویستیم بۆ ڕۆمانەکەوای لێکردم گەشتێک بۆ بەرشلۆنە بکەم بۆیە بۆ ئەو شوێنانە ببینم و بەسەر بکەمەوە کە ڕۆمانەکەی تیاڕووداوە ئەم ڕۆمانە لە ئەدەبی ئیسپانیا لە دوای ڕۆمانی دۆن کیشۆتی سەرڤانتس کە سەرەتای ڕۆمانی دنیاە لە دوای فرۆشی ئەم ڕۆمانە دێت
ینی پرفرۆشترین ڕۆمانی دنیاە بۆ زیاد لە 6 زمان لە هەموو دنیا ئەوە بووە یەکێکە لەو ڕۆمانانەی کە من بێندازە خۆشمەوە ئێستا بەشی سێمی لەم پێشانگایە بڵاو بێتەوە بەڵام بەداخەوە لەبەر هەندێک هۆکاری تەکنیکی چاپخانە تا ئێستا نەگەیشتووە لەم یەک دو ڕۆژەی ترا ئەگات و لێرە بڵاو بێتەوە دەستە خۆشەوە لەشە ساخ بە کاکیوا بە هیوای بەردەوامی کاکیوا زۆر جار لە بەرنمەکانی خۆشمانە گوێبیستی ئەو بووین کاتێکە نووسەر بۆتە میوانمان ئیتر لە هەر بوارێکا بێت بۆ نمونە ڕۆمان نووس بێت شاعر بێت یاخود هەرێک لە بابەتەکانی دیکە بێت گلەی ئەوەیان کردووە هەندێک جار وتویانەکە خەریکە ئای واتە زیرەکی دەستکرد جێگە بە ئەم کتێبە ئاگرێتەوە ئایا بەبووچنی تۆ ئەم مۆبایلە ئەتوانێت جێگە بە ئەم کتێبە بگرێتەوە یاخود با بڵێن ڕۆحێکی مردوو ئەبێت کاتێکە ئەم مۆبایلەت پێ بێت و شتێک ئەخوێنیتەوە چیرۆکە ئەخوێنیتەوە بەشێکی ئەم قسانە هەڵقوڵای جۆرێک لە تێنەگەیشتنە لای ئای و بەشێک لە تێنەگەیشتنە لە هێزی داهێنەرانەی نووسەران هیچ هێزێکی دیگیتاڵی ناتوانێت لە بەرامبەر هێزی داهێنانی نووسەران بۆستێتەوە ئایای چی ئایای کۆی هەموو ئەو زانیاریانەیە کە تاکو ئێستا هەبووە لە ئەدەبیات و لە هەموو شتێکی تر لەڕێ ئەوە ئەتوانێت بۆ نمونە ئەکرێ لە بواری وەرجێڕانە بڵێن بەڵێ ڕاستە ناڵێن پێی بە جێگەی وەرجێڕان هونەری وەرجێڕان لێشکردووە نا بەڵام ئەتوانین بڵێن یاریدەدەرێکی زۆر باشە بۆ خێراکردنی وەرجێڕان بەڵام هەرگیز ناتوانێت ئایا ڕۆمانێک بنووسێ کە هێشتا لە خەیاڵی منایە هێشتا لە خەیاڵی ئینسانایە لەبەرەوە ئەو تەنها ئەو کارە ناتوانێت بکات کە پێشتر کراوە کارێک ناتوانێت بکات کە هێشتا نەکراوە لەبەرەوە هەرگیز ناتوانێت ئایای بێت ڕۆمانێک لەسەر ئەنفال بنووسێت بەو دیدە کوردانەی کە من هەمە بۆ ئەنفال و بەو خەیاڵ و دنیابینەی من هەمە لە ڕێی زمانی کوردی و کاتوانم میجێڕمەوە هەرگیز ناتوانێت ئای جێگەی هەمووانە لێش بکە بەڵام ئەکرێ لە هەندێک کایی ترا بۆ نمونە لە کای سینەمایە لە کای وەرجێڕانە لە کای هەندێک هونەری ترا یارمەتی دەرێکی گەورە بێت وا ڕەنگە هەندێک بواری ئیشیش نەهێڵێت ئەو لە بری بیکە بەڵام ناتوانێت لە بەردەمی هێزی داهێنانی نووسینە هیچ بکات کەواتە ئەتوانین بڵێن تۆ لەگەڵ زیرەکی دەستکردا یاخود نیت مەسەلە لەگەڵ بوون و نەبوونان نییە هەرگیز ناتوانین لەگەڵی نەبی چکۆگە لەگەڵی نەبی ناتوانانی لەگەڵی بڕۆیت وەکو نووسەر ئەتوانی سوودی لێوەربگریت بێگومان وەکو وەرجێڕان توانم بێگومان سوودی لێبینم بەڵام وەکو دەستکەوتنی زانیاری داواکردنی هەندێک زانیاری کە پێم بەخشێ بێگومان نتوانم استفادەی لێ بکەم بەڵام وەکەوەی کە من پێی بڵێم وەرە ڕۆمانێکم بۆ بنووسە لەسەر ئەنفال هەرگیز شتیوان نابێت بۆیە هێزی داهێنانی نووسەران و داهێنەرانی تر لە بوارەکانە ئەوەندە گەورەیە هەرگیز یای ناتوانێت سەفەری ببرێت گرنگی ئەم جۆرە پێشەنگایانە بۆ ئێوە چییە؟ بۆ ئێوە کە بۆ نمونە وەرجێڕن شاعیرن لە هەمان کاتیشا ڕۆمان نووسن هەروە بۆ خوێنەرانیش ئەچێ لە هەرە گرنگە باشەکانی پێشانگاوەیە تۆ ڕوبەڕووی خوێنەرەکان تەبییتەوە لەگەڵ خوێنەرەکان تاکەویتە گفتوگۆ لەگەڵ پرسیارەکانە تووشی بیرکردنەوەی زۆرە بیت و بەدیوێ لە دیوەکانیشا کاتێک کە تۆ ئەو هەموو خوێنەرە باشقەوە دێت پێشوازی لێکە هەم خۆشە هەم جێی ترسیشە لەبەرەوەی ئەتخەنە شوێنێکەوە کە بێتەوە التزام بە و سەرمایە ڕەمزی کە دروست کردووە لە لای ئەوان ئەو سەرمایە ڕەمزە هەوڵ بدەی بهێڵیتەوە بێگومان پێشانگایەکێکە لە دیدارە زۆر خۆشەکان بۆ نووسەران ڕوبەڕوو لەگەڵ خوێنەرەکانیان قساکەن و زۆر گرنگە خوێنەران نووسەرانی دڵخوازی خۆیان ببینن قسەیان لەگەڵ بکەن گفتوگویان لەگەڵ بکەن ئەو پرسیارانیان لێ بکەن کە لە کاتی خوێندنەوەی بەرهەمەکانیانە بیریان لەکردوتەوە ئێستا ئێمە لە نێو پێشانگاکەین وەک ئەبین خەڵکێکی زۆر لە ئێرە هەیە ئایا تۆ لە ئاسی خوێنەران ڕازیت تۆ شایەتی ئەوە ئەیت کە ئامادەبوونی ئەم خەڵکەکە لێرن وای کردووە کە تۆ وا بیر بکەیتەوە هێشتا هەر خوێنەری کتێب ڕوو لە زیاد بوونە ڕاستیا من یەکێکم لەوانەی کە بێئەندازە ڕەخنەی زۆر توندم لەم پێشانگایە گرتووە لە یەکەم ساڵەوە تاکو ئێستش کە حوتەمین ساڵە من ئیمساڵ وەک نووسەر وەک خوێنەر توانیمە بەقەدەر هەموو ئەو 6 ساڵەی ڕابردوو کتێب بکڕم کتێبی باش بکڕم ئەو کتێبانە بکڕم کە خۆم ویستومە
بەڵام ئەو 6 ساڵی تر نەمتوانیوە بیکڕم بە حکمی ئەو هەژمونە زۆرەی کە بەسەر پێشانگاکەوەیە کە هەژمونێکی سیاسی دینیشە کە ئەمە یەکێکە لەو پرسیارانەی کە هەمومان ئەیکەین کە بەڕاستی پێشانگا بێ هەمە ڕەنگ بێت. من هەرگیز دژی ئەدەبیاتی ئیسلامی نیم، بەڵام ئەدەبیاتی ئیسلامی لە کۆمەڵگەی کوردیا ناگات سا 15 سا 20 کۆمەلگا لە سا هەشتاکەی تری تۆ بێ هەمە ڕەنگی بێ، بەڵام ێستا پێچەوانە بووە لە سا هەشتای ئیسلامیە لە سەدا 20 ئەوەیە. لەبەرەوە پێویستە هەم وەزارەتی ڕۆشنبیری هەم ئەو لایەنە پەیوەندیدارانەی کە ئەتوانن و بڕیاریان بەدەستەوەیە کە نەیهێڵن ئەم پێشانگایە بەو ئاڕاستەیە بڕۆ. ئەوەی کۆمەڵگەی عەرەبی وێران کرد ئەدەبیاتی ئیسلامی داعشی بوو بەزانی بە هەمان جۆر ئێستا هەمان ئەدەبیات و هەمان کتێب کە بگەڕێ ئەیدۆزیتەوە. ئەمە بێ ئەندازە جێی مەترسیە. من ناڵێم مەمنوعیکە، من ناڵێم قەدەغی بکە، بەڵام ئەوەندە ڕێی بدا کە بەقەدەر قەبارەی خۆی و لە بەرامبەر ئەوەیە ئەدەبیاتی دارێ کە پێچەوانە هیوادارین کە سەرنجەکانی جەنابتان بە هەند وەربگیرن ئەچینە لای پرسیارێکی دیکە کە ئەوە زۆر گرنگە. تاوەکو ئێستا ئەوە حوتەمین جارە کە پێشەنگای نێودەوڵەتی کتێب لە شاری سلێمانی ئەنجام بدرێت. ئایا چ جیاوازیەکی هەیە پێشەنگای ئەم ساڵ لەگەڵ ساڵانی ڕابردوو؟ هیچ شتێک هەیە با بڵین کە زیا کرابێت بۆ ئەم ساڵ و جیاوازیەکی دروست کردبێت لەگەڵ ساڵانی ڕابردووە؟ جیاوازەکە ئەوەیە وەکو پێم وتی کە من توانیم ئیمساڵ بتوانم کتێب بکڕم بە پێی دڵی خۆم، ئەوەیە کە ژمارەیەکی زۆر لە کتێبی نوێ لە وڵاتانی عەرەبی و لەو دام و دەستگا بڵاوکراوانەی عەرەبی لە ڕێی پێشانگەی کتێب لە وەغاوە هێنراوەتە ئێرە بە نرخێکی بێئەندازە زۆر باش لەگەڵ کۆکردنەوەی نزیکی 50 دارنەشی ئێرانی فارسی کە کتێبەکانیان هێناوەتە ئێرە. ئەمە یەکێکە لەو خاڵە زۆر ئیجابیانەی کە ئیمساڵ لە ساڵەکانی تر جاکاتەوە. زۆر باشە. کەواتە ئەم ساڵ خوێنەر هەسەکەی زیای کردووە لەنێو پێشەنگاکەیە؟ هەسەکەی خەڵکێکی زیاترات و بەشداری بکات لەنێو پێشەنگاکە؟ ڕاستیات ئەوەندەی کە من دیقەتم دابێ ئەو دوو شوێنەی کە من باسم کرد بێئەندازە خوێنەرێکی زۆر ڕووەکەنەوێ کە من پێم وایە ڕەنگە پێش تەواوبوونی پێشانگاکە ئەو دوو بەشە کتێبەکانیان تەواو بن. ئەمە نیشانەی ئەوەی ویستێک هەیە بۆ لە لای خوێنەرانەوە کە یانەوەی ئەو کتێبانیان دەستکەوێت بە ساڵانی پێشوو ئەو شانسە نەدراوە بۆ دارەنەشانە کە بتوان بەشدار بێت. کاکیوە سەرەڕای ئەوەی کە ئەم قەیرانە داراییە هەیە لە کوردستانە بەگشتی، بەڵام هێشتا ئەم جۆرە پێشەنگایانە لە شاری سلێمانیە بە خۆشحاڵیەوە ئەنجامەدرێت، دروستە؟ پێگوانە بێوا. زۆر باشە. کۆتا پرسیارم بۆ تۆ ئەوە بێت، ئایا تاوەکو ئێستا هیچ بەرهەمێکت هەبووە یاخود هیچ بەرهەمێک هەبووە کە هێندە سەرنجی تۆی ڕاکێشابێت و حەزت کردبێت کە ئەو بەرهەمە هی تۆ بێت، تۆ کاری بۆ نمونە وەرگێڕانت بۆ کرد بێت، تۆ کاری یاخود شعرەکە تۆ نووسی بێتت، هیچ بەرهەمێکی لەو جۆرە هەبووە؟ بەرهەمی خۆم بێ؟ بەرهەمەکەی خۆت نەبێت، بەرهەمێکی دیکە بێت، یەکێکی تر بێت. بەڵێ وەکوتم ئەو ڕۆمانی سێبەری بە کە تا ئێستا چەندان جار چاپ کراوەتەوە و تۆش کاری وەرگێڕانە بۆ؟ بەڵێ نزیکی 6 ساڵە بەردەوام یەکێکە لە پڕفرۆشترین کتێبەکانی دەستگای سەردەم کە بێئەندازە خوێنەران پێشوازی لێک. زۆر سپاس کاکیوە، زۆر خۆشحاڵ بووین کە ئەم ئێوارەیە تۆ لەگەڵ ئێمە بووی، ئێمە هیچ شتێکمان نەماوە جگە لە سوپاسکردن تۆ ئەگەر شتێکت هەبێ بێڵێ. سپاس، زۆر سپاس بۆ تۆش.